کاک دکتۆر بە دەرباسی پونگم بۆ بکە. بەڵێ طبعا ئەمە پونگ زۆرمان هەیە، پونگمان هەیە ئەیچینین، پونگمان هەیە با بڵێن خۆرسکە، پونجیش با بڵێن بە پێش شوێنەکە گۆڕێ ئەسنافەکانی زۆرە، بەڵام بەگشتی پونگ ئەبێ وەکو سەوزە لە سفرەی ماڵەکان هەبی، وەکو سەوزە هەمووی طبعا ئەو پونگەوە با بڵێن لەو منتەقەی هەیە، تۆزە گەڵایەکی گەورەیە، لە هەندێک شوێن گەڵای بچووکە، لە هەندێک شوێن مەسەلەن ورترە، هەرێکە بە شوێنەکانە گۆڕێ، بەڵام هەمویان سوودمەندن. سوودەکان چیانچێ طبعا یەک لە سوودەکانیان لە بۆ مەسائیلی با بڵێن سیەکانە، لە بۆ هەناسەیە، حتا ئەگەر بەبییرتان بێ لە کاتی کۆڕەنە خەڵک پونگ و گوڵە حاجی لە و جاترە ئەوانیان لە ناو مەنزڵ دەکوان هەڵمەکەیان هەڵدەمجیلۆ لە بەرەوەی زەیتی تێدا بوو، ئەو زەیتە سیەکانی خاوێن دەکردەوە، ئەو ڤایرۆسی دەکوژ لە بابلە سیەکانی، بۆیە لەبەر ئەوەی هەم زەیتی تێدایە هەم پێکاتەی دیکەش تێدایە. دەتوانین بڵێم هەر سێ پێکاتەی سەرەکی کە ئەمە پێ ئەڵێن دەرمانی جیای وەکو ئەلکەلۆید، فینۆلی کۆمپاوند، تێرپینۆدی تێدایە، هەر سێک لۆیە ئەتوانین بڵێ وەکو موسەکین بەکاری دێنین، وەکو ئارام بەخش، دەتوانین وەکو چارەسەرکار بەکاری بێنین، دەتوانین ئەوانە وەکو شێوەیەکی گشتی لە بۆ مەسەلەی گەدە و غازات و قۆڵۆن و با بڵێن لە بۆ مەسائیلی کوشتنی بەکتریا، لە بۆ ڤایرۆس، لە بۆ هەناسە تەنجی، لە بۆ ڕەبۆ، لە بۆ هەمووی دەتوانین بەکاری بێنین، سوودێکی زۆر زۆری بۆیە تەمان خەڵکیش لەگەر ماستاو زۆر دەیخوا نازانم لا ئێوە جوانە لەگەم ماستاو تێدەکرێت، هیچ ماستاوەک بەبێ پوونەی خۆی واروەها شێویشی لە دروست دەکرێت، با بڵێن ئەوها ئەو قوڕا و بەرپێنە و ئەوان لەگەڵ تێکەڵ دەکرێت لەگەڵ دۆغەواش بەکاردێتن. بەڵێ کاک دکتۆر دەبینین دوای کۆڕۆنا خەڵکێکی زۆر تووشی هەندێک نەخۆشی بووە، پەستانی خوێنە، هەبوو گورچیلەی سز بووە، هەبوو زوزوو ئەم ڤایرۆسە وەرزیانە ئەگرێت، ئەم گژوگیا بەهاریانە کامیان سوودی هەیە؟ بەڵێ خۆی بزانە هەمووی سوودی هەیە، بەڵام هەر یەکە بۆ شتێک ئێمە دەتوانین سوود لە هەر هەمیان بگرین، هەر یەکەچیان هەر سەوزە بەهاریە کە هات پەیدا بوو، هەر شتێک لەوانە هات پەیدا بوو ئێمە هەوڵ بدەین ڕۆژانە لێی بخۆین، کەنگر محاولە بکەین مەسەلەن شتێکی لێ بخۆین، جاترە لێی بخۆین، ڕێواسە لێی دەخۆین، پونگە لێی دەخۆین، لوشەیە، سیرمۆکەیە، هەر شتێک کە دێ لەو سروشتە هەیە. بەڵام بەگشتی کە خەڵک تووشی ئەو حالەتەی بوو پاش کۆڕۆنای طبعا دووشت دەبی ئەنجام بدا، یەک دەبی جەستەی پاک بکاتەوە لە پاشماوەی ئەو با بڵێن ڤایرۆس و ئەو دەرمانێک کە بەکارهێنن لە بۆ چارەسەروەرکردن، ئەو دەرمانە پاکردنەوەی ئاسانە، ئەتوانین لەشمان پاکەینەوە بەچی بێکەم بە میوە دوو بە سەوزە، هەموو میوەکان بە تایبەتی ئێمە کە دەوڵەمەندین مەسەلەن تومان هەیە، مەسەلەن جێلاسمان هەیە، گەراجمان هەیە، سێومان هەیە، قەیسیمان هەیە، مەسەلەن ئەو هەموو میوە سروشتیانێک کە ئێمە هەمانە دەتوانین سوود لە هەر هەمیان وەربگرین، وەکو بە شێوەی شەبیان بەکو شێوە میوی بخۆین تاوەکو دەستەمان پاکەین و دووش هەموو سەوزەیە کە سەوزە بەهاریە ئەمە پێی ئەڵێن دیتۆکس معنای چییە؟ واتە پاکردنی ژەهری جەستە لەبەروی ئەنتی ئۆکسیدان تێدا کە ئەنتی ئۆکسیدان تێدایە تۆ دەی پاک دەکەیەوە، کەواتە خاڵی یەکەم ئێمە جەستەمان پاکەوە، خاڵی دووەم ئەبێ بەرگری لەشمان بەهێزکەین، لەبەرچی لەبەروی ئینسان کاتێک کە نەخۆش دەکەوێت کە بەرگری لەشی لاوازبی، بۆیە هەوڵ بدەین بە ڕێگەی وازینان لە هەندێک خۆراکی ناتەندروست وەکو خواردە سوکراوەکان، خواردە قوتوبەندەکان، زۆر خواردنی خراپ لۆی تاوەکو جەستەمان بەرگی لەشمان دانەبەزێ، لە هەمان کاتدا ئەوەی کە خوا خەڵقی کردیە لە ڕۆژانە شتێکی لێ بخۆین. ئینگلیز قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ڕۆژانە 5 لەتکە میوە بخۆ، یعنی تو 5 زۆرە میوەی بخۆ، من دەڵێم ڕۆژان 5 زۆرە سەوزەش بخۆ، کە تۆ هاتی سەوزەت خوارد و میوەت خوارد و خواردنی سروشتیت خوارد، مەسەن ئەمە تەحینمان هەیە، ئەوە کونجی خۆمان هەیە، جویزمان هەیە، مەسەلەن ماستی خۆمانمان هەیە، شتی خواردنی خۆمانمان هەیە، ئەو خواردانە هەر هەمیان بەهێزکەری بەرگری لەشن. بەڵام کو من ناڵێم کە تۆ دەڵێم باشە یانی زۆری بخۆ، نا تۆ کەمێکی بخۆ ڕۆژانە، تۆ ڕۆژانە دوو مراکە تەحینی بخۆی، دەزانی چی لێ دەکا، مێشکت بەهێز دەکا، ئێسکت بەهێز دەکا، مەناعەت بەهێز دەکا، گەدەت سەلامەت دەکا، وەزت پێ دەبەخشی، منداڵ گەشەی پێ دەکا. کەسێک کە لە ژیانی خۆی دێ ڕۆژانە گوێز یان تەحینی کە دەخوا مستحیلە ئەگەر بێت و کە تۆ تەمەنی بەسەر چوون یعنی پیربوون ئێسچی بێشێ، وەکو ئێستا خەڵک هەم بەدەست ڕۆماتیزم و بەدەست سۆفان دەناڵێنی لەبەرەوەی هەندی خواردنی خراپ خواردیە، لە مقابیش خواردنە باشەکەی نەخواردی، ئێستا ئێسچی هەموو خورایە. دایک کە حامیلەیە کە دێ ئەو خواردنە باشان دەخوا، هەم خۆی جستەیەکی بەهێز، هەم منداڵەکەی ناوسچی ئێسکێکی بەهێز، هەم خۆی مێشکێکی بەهێز، هەم منداڵەکەشی تەندروستە، کەواتە ئێمە دەتوانین بەهۆی خواردنە سروشتەکانەوە بتوانین بەرگرێکی بەهێز و لەشێکی پاک لە پاکردنەوە لە مادە ژەهراویەکان. زۆر کاتت ناگرم ئەگەر باسی ئەوشم بۆ بکەی چییە؟
سوودەکانی ئەمەچی بەخۆی ئەوە هەر تقریبا لە زەماعەتی ئەوەیە با بڵێن وەکو کەوەر وایە هەر جەماعەتی با بڵێن تۆزێک بۆنیان خۆش نیە خەڵک حەزی لێ نییە بەڵام یەک شت هەیە لە بۆ مەسائیلی با بڵێن پاکردنەوە لە چەوری لە خوێن زۆر باشە و بە تایبەتیش بۆ ئەوانەی خینیان مەسەرە شلەها نەزیف دەبن ئافرەت بەسەر زۆر نەزیف دەبی زەوجار دەبی بە هەفتە بە ڕۆژ بە مانگ نەزیف بووە لەبەرەوەی ڤیتامین کەی تێدایە وا دەکاتن کە ئەو کەسە سوودێکی تەواوی لێ بینی لە بۆ چ بە تایبەتی بۆ خوێن بۆ پاکردنەوەی خوێن و بۆ خوێنمەین بەڵام ئەوانەی خوێنیان خەستە ناوی بەکاری بێنن لۆ چکە لەبەر بەخۆی ئەو خوێن دەمەینی کەواتە ناتوانانی ئەو کەسە بەکاری بینی بەڵام سوود تەندروستەکانی وەکو هەموو سوودەکانی دیکە لە ژەهر پاکە کاتەوە بەرگی لێش بەهێز دەکا و هەروەها بۆ مەسەلەی گەدە و قۆڵۆن و ئەوانە بەڵام ئەوانە کێشی قۆڵۆنیان هەبی تووشی غازاتیان دەکا ئاگادار بن لەبەری خۆی غازاتیە لەبەر مادەی کبریتی تێدایە ئەگەر قڕادەیە ئەگەر سیرمۆک ئەگەر ئەوانەیە ئەگەر لوشێ ئەوانە بەگشتی هەمویان کبریتیان تێدا هەر مادە کبریتی تێداری وەکو سیر و پیاز کێشە بۆ قۆڵۆن دروست دەکە ئەوانەیە کە کێشەی قۆڵۆنیان هەیە تووشی غازات دەبێت دوایین پرسیارمەمە ئەبێ دەبینین کە ئامارەکانی توژبوون بە نەخۆش شێرپەنجە لە هەرێمی کوردستان بە پێوەی کە وەزارەتی تەندروستی بڵاویەکەتەوە ساڵ بە ساڵ ڕێژەکەی لە هەڵکشانە هەموو تەمەنی جیاوازەکانی شتێدایە هۆکارەکانی چین وەکەوەی کە بەڕێزت پزیشکی گیادەرمان بەێ خۆی 5 هۆکارمان هەیە لە وڵاتی ئێمە کە تووشی شێرپەنجەمە دەکە یەک هۆکاری ژینگەیە ژینگەمان مەسەنەن پیسە ئێرە باسی ئێرە ناکەم باسی پایتەخت دەکەم باسی شارەکان دەکەم یەکەمێن هۆکاری ژینگەی بەبوونی مادەی ژەهراویەکان لە کەش لە هەوا دوو ئاوی پاکمان کەمە بە تایبەتی لە ناو شار ینی با بڵێن لەبەر تێکەڵی زۆر مەجاری دەبێتن خاڵێکی تر تێکچوونی شێوازی ژیان خەڵک بە ڕۆژ دەنوویتن بە شەو دەخەوی یعنی بە شەو بە خەبەرە بە ڕۆژ دەخەوی ئەوە تێکچوونی شێوازی ژیانە خوا سوبحانە تەعالا ئینسانی دروست کردیە بە ڕۆژ ئیش بکە بە شەو بخەوی بەڵام پێچەوانە بۆ ئێستا شەو لۆ دانیشتن و سوالفە و قسەکردنیە بە ڕۆژ لەو نووسنەیە ئەوە تێکچوونی شێوازی ژیانە خاڵەکی دیکە زۆر خواردنی خراپیش مەسەن خواردنی سۆکراوە خواردنی مەسەن چەور و گۆشت و هەموو ڕۆژێ ترش و برنج و گۆشتی دەخۆین هەموو ڕۆژێ خواردین دەخۆین حەزمان لە شەربەتی قۆدیە بەڵا شەربەتێکی سروشتی لەمایە دروست ناکەین یعنی لەسەر سفرێ ناخواردنێ گۆشتەکەی دەخوا برنجەکەی دەخوا بەڵام لەو سەوزانەی چیان ناخواتن زەڵاتەی ناخوا میوەی ناخۆ ماڵ هەیە دەڵێ ئەمن میوەم هینایە بە مانگەشی کەسێک دووقلە میوەی نەخواردیا نە میوەی دەخوا نە سەوزەی دەخوا نە ئاوی دەخوا عنی کەسی وایە لە ڕۆژێکا دوو بەرداغ ئاوی ناخۆ بەڵام پێویستە ئەمە ڕۆژێ لە 8 تا 14 بەرداغ ئاو بخۆینەوە بە پێی تەمەن هەبێ هەر کیلۆگرامێک پێویستی بە 30 مل ئاوە واتە کەسێک 100 کیلۆ یعنی 3 لتر ئاوی دەبێتن کەواتە 12 گلاس یعنی تۆ تەمەشاکە کەواتە ئێمە ئاو ناخۆینەوە ئەو هەموو هۆکارە ژینگە هۆکاری دەرونی هۆکاری تێکچوونی خەو لەو هەموو هۆکارانە هەمووی هۆکارن و بە تایبەتیش خۆمان کە مەسەلەی مێشک کە سترێس لەبەرەوەی هەموو کەسێک ئێستا گرەی لە حیاتی خۆی هەیە هەموو کەسێک بە ژیانی خۆی رازی نییە لێ دائیمەن دەبینی تموحی زیادە قەلەقە بیر لە ژیانی خەڵکە کاتەوە بیر لە خۆی ناکاتەوە ناڵێ کاکە من ئێستا الحەمدولillah خوا سەحەتی دایمێ ژیانی دایمێ ماڵی دایمێ خواردنی دایمێ خانیم هەیە سیارەم هێنا لۆ فران کەس ئەوەندە هەیە بەڕاستی هەر کاتێک کە مێشک و دەروون ئارام نەبوو سیستەمی ئەو ئینسانە چ لە مێشک چ لە هۆرمۆنات ئیش ناکە کە سیستەمی مێشک و هۆرمۆن ئیشی نەکرد کەواتە ئەو جەستەیە تێکەچی کە تێکچوو احتیمالە خەلای شێرپەنجە دروست دەبێت ئەو جەستەیە لەبەرێ مەشغولە ناتوانێت بەرگریەک دروست بکە بچی ئەو خانە شێرپەنجەیە بکوژێ بۆیە ئێمە هەموو هۆکارەکان دەتوانن بگەڕێنمەوە 80 لە سەتای خۆمانن 20 لە سەتای من دەگەڕێنمەوە بۆ حکوومەت و بۆ خەڵک 80 لەک نەخۆتە شێوازی ژیانت بگۆڕا خواردنی سروشتی بخۆ میوەی بخۆ سەوزەی بخۆ ئاوی بخۆ زۆر مەخۆ خواردنی سۆرکراوە مەخۆ خواردنی قوتوبەند مەخۆ ئەو شتانە مەخۆ دەبێ کەسێکی تەندروست ئەو کاتی زۆر بە احتیاطی دەتوانین لە ژیانی خۆت بژی و نەک وەکو ئێستا کە شێرپەنجە و نەخۆشی شەکرە و جەڵتە و نەخۆشی لەبیرچوونەوە و نەخۆشی ئێسک و سۆفان و کە بەرۆچی ئەمەی گرتیا دکتۆر بەدر سوورچی دەستخۆش زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە ئەو ڕێنمای گرنگانە کە ئەمڕۆ لە ڕێگای زاری کرمانجی بە هیوام بینەر و بیسەری زاری کرمانجی سوودی لێبینی انشاءالله منیش پێ خۆشحاڵم دەستخۆشتانی دەکەم و دەستخۆشی لەو هەموو کۆمەڵە خەڵکە دەکەم کە ئەو فیستیڤالە جوانیان کردی دەستخۆش بێ دکتۆر بەدر سوورچی پزیشکی گیادەرمان یەکەمین مۆڵەت لەسەر ئاستی عێراق وەرێمی کوردستان وەری گرتووە و تا ئێستاش ماوەی چەند ساڵێکە خزمەت دەکات لە ڕێگای پەیجەکەی و ئینستاگرام و تیکتۆک ڕێنمایی لەسەر سوود و ئەو بابەتە گژوگیا بەهاریانەی کە لە هەرێمی کوردستان هەن پێشکەش بە خەڵک دەکات و خەڵکیش
سوودی لێبینەوە لە ڕێگەی زاری کرمانجی کۆمەڵێک ڕوونکردنەوە ڕێنمایی شیکردنەوەی باشی بۆ ئەو گژوگیا بەهاریانە کرد با هیوام سوودی لێبینن بەڵێ.